ماوەی 3 مانگە دانیشتوانی کەمپی مەخمور لە ژێر گەمارۆیەکی توندی هێزە ئەمنیەکانی هەولێردان و بەوتەی بەرپرسانی کەمپەکەش ڕۆژ لە دوای ڕۆژ ئاستی گەمارۆکان توندتر و چڕتر دەبنەوە. وڵات بۆزان بەرپرسی ئەنجومەنی کەمپی مەخمور بە پەیامی ڕاگەیاند لە پاش ڕووداوەکەی ڕێستۆرانتی هۆقەباز کە تێیدا کارمەندێکی کنسوڵخانەی تورکیا کوژرا. ئاسایشی هەولێر گەمارۆی توندی خستوۆتە سەر دانیشتوانی کەمپەکە و بەردەوامیش گەمارۆکان توندتر دەبنەوە. وڵات بۆزان وتیشی چەندین جار هەوڵیان داوە هۆکاری گەمارۆکە بزانن، بەڵام تا ئێستا هیچ کەس و لایەنێک وەڵامی نەداونەتەوە و خۆشیان نازانن بۆچی لەژێر ئەم گەمارۆ بێڕەحمەدان. هاوکات ئاماژەی بەوەش کرد گەمارۆکە هەموو هاتوچۆیەکی دانیشتوانی کەمپەکەی بۆ دەرەوە قەدەغە کردووە و ڕێگە بە هیچ هاتوچۆیەک نادرێت. بۆ هۆیشەوە سەدان کەس لە کارەکانیان دابڕاون و شوێنیان بە خەڵکی دیکە پڕ کراوەتەوە و ئەگەر گەمارۆشیان لەسەر هەڵبگیرێت بێکار دەمێننەوە. ئەمە بەدەر لەوەی کە دەیان قوتابی لە ئازانکۆ و پەیمانگەکانیان دابڕاون و ڕێگەیان پێ نادرێت بشنەوە دەوامەکانیان. ئەمەش مەترسی لەسەر خوێندنی ئەم ساڵی و قوتابیانە دروست کردووە. بەرپرسی ئەنجومەنی کەمپی مەخمور باسی لەوە کرد تەنانەت ڕێگە بە نەخۆشەکانیشان نادرێت کە بۆ وەرگرتنی چارەسەر بشنە دەرەوە. لە ماوەی ڕابردووشدا 5 ئافرەتی دووگیان بەهۆی ڕاگرتنیان لە بازگەکانی ئاسایش و ڕێگەنەدان بۆی بگەنە نەخۆشخانە منداڵیان لەبار چووە. وڵات بۆزان لەسەر بەردۆخی ئەمنی هاوڵاتیەکانیان وتی لە چەند ڕۆژی ڕابردوودا 4 کەسیان دەستگیر کراوە و تا ئێستاش هیچ لەباری چارەنووسیان نازانن. هاوکات لە چەند ساڵی ڕابردووشدا 8 هاوڵاتیان دەستگیر کراوە و تا ئێستا لە زینداندان. لە ماوەی ڕابردووشدا بۆ شکاندنی گەمارۆکەی سەریان چەند جارێک دانیشتوانی نێو کەمپی مەخمور گردبوونەوە و خۆپیشاندانیان ئەنجام داوە. لە ماوەی ڕابردووشدا چەند ئەندام پەرلەمانێک سەردانی کەمپەکەیان کردو بە دوواداچوونیان بۆ بارودۆخی دانیشتوانی ناو کەمپەکە کردو. راپۆرتێکیشان لەو بارەوە ئامادە کرد کە تێیدا هاتووە کەمپی مەخمور بە تێکڕاکە نزیکەی 12,000 پەنابەری باکووری کوردستان لەخۆ دەگرێت. لەلایەن ئاسایشی هەولێرەوە گەمارۆ دراون و هەموو ڕێگایەکی هاتوچۆ گواستنەوە لە نێو هاوڵاتیانی ئەم کەمپە بۆ هەولێر ڕاگیراوە. لە ئەنجامی ئەمەش لە ئابوارەکانی تەندروستی و پەروەردە و دابینکردنی پێداویستی ڕۆژانە بەتایبەت بەدەستێنانی بواری مادی و ڕێگریکردن لە کرێکار و پیشەوەران بۆ ڕۆشنە سەرکارەکانیان ڕەوشێکی خراپی لەسەر ژیان و گوزەرانی پەنابەرانی نێو ئەم کەمپە دروست کردووە. لە راپۆرتەکەی و پەرلەمانتارانشدا هاتووە بە درێژایی گەماروی سەر کەمپەکە هیچ بڕە دەرمانێک نەگەیەنراوتە بنکەی تەندروستی کەمپی مەخمور. لە کاتێکدا چەندین نەخۆشی درێژخایانی وەک نەخۆشی شەرپەنجە لەو نێوەندەدا هەیە و بنکەی تەندروستی مەخموریش ئەمبوڵانس و قاوشی عملیاتیان نییە و هەر نەخۆشێکیان باری تەندروستی ناجێگیر بێت ڕێگە نادرێت ڕەوانەی هەولێر بکرێت. بۆ زانینی هۆکاری گەماروی سەرکەمپی مەخمور پەیام پەیوەندی بە پارێزگاری هەولێرەوە کرد، بەڵام وەڵامی پەیوەندیەکەی نەدایەوە. هاوکات دکتۆر تاریق نووری بەڕێوەبەری گشتی ئاسایشی هەولێر ڕەتی کردەوە کە هیچ قسەیەک لەسەر گەماروی سەرکەمپی مەخمور بکات و لەگەڵ ناوهێنانی کەمپی مەخمور پەیوەندیە تەلەفۆنیەکەی داخستەوە. بەرپرسی ئەنجومەنی کەمپی مەخمور ئەو پرسیارەی کرد پێیان سێرا بەرپرسانی هەولێر لە یەک کاتدا هاوسۆزی بۆ کوردانی ڕۆژئاوا دەردەبڕن و بەبێبوونی هیچ پاسا و ڕوونکردنەوەیەکیش گەمارۆ دەخەنە سەر 12,000 دانیشتووی پەنابەری کوردانی باکوور.